ئەکید خەڵک ناوزەتی دەرەبڕێ لەبەرەوەی کە ئەوە ماوەی 2 مانگ زیاترە کە موچە دواکەوتووە تا ئێستا موچەی مانگی نوێراوەتر موچەی کەمان نەدیوە لەبەرەوە فەرمانبەر و مامۆستا مەجبورن کە ئەو کارانە ئەو ئەرکانەی هەیەە بەرامبەر بە حکوومەت لە هەرێمی کوردستانە بیوەستێن و نەچنە ژێرباری ئەوەی کە بە گیرفانی بەتاڵ و بەسکی برسی ڕێی دائیرەکان و قوتابخانەکان بگرنە بەر لەبەرەوەی هیچ مەجبور من کە خۆیان بۆ دەسەڵاتێک و بۆ حکوومەتێ هیلاکەن کە هیچ ئامانجێکی لێ نابینی هیچ ئەوەی کە ئەوەی کە بۆی ئەچیت و کە هەوڵی بۆی کە موچەیە بۆ بژێوی ڕۆژانێ بۆ خۆت و بۆ ماڵ و مناڵە هیچ لێ دەست ناکەوێت مەجبوری کە ئێخەی دەسەڵات بگریت و داوای مافەکانی خۆتی دەکەمەکی ڕەوایە کە موچە لە کوردستانە یعنی زۆرترین خەڵک موچەخۆرە ئەبێ داوای حەقی خۆی کە ئەبێ بزنا بۆی کە بژێوی خۆی بەباشی بێنێتە دی بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتە زۆر بێباکە لە ئاستی خەڵکە لە ئاستی بژێوی خەڵکە لە ئاستی سفری ماڵانی خەڵکە لە ئاستی مناڵانە کە جارێکی تر دەرگای خوێندنگا حکوومیەکان داخرێتەوە کە هەم مناڵی فەرۆژەوە هەم مناڵی خەڵکی تریش لە خوێندنگە حکوومیەکانن و کە دیسانە چوونەتەوە ماڵەوانێ و بێبەژە بن لە خوێندن ئەمە بەڕاستی قابلی قوبوڵ نییە و مافی خۆیەتی فەرمانبەر و مامۆستا کە ناڕزایەتی خۆی دەربڕێ لەگەڵ ئەوەی کە بانگەوەستکرا بۆ دووبارە خۆپیشاندان و بایکۆت و ناڕەزایەتی دەسەڵاتدارانی شاری سلەیمانی هاوپشتی خۆیان بۆ خواستەکانی موچەخۆران و مامۆستایان دەربڕی پێم خۆشە لەم بارەیەوە سەرنجی ئێوە ببیستم چەندە ئەم پشتیوانی دەسەڵاتدارانی سلەیمانی مای ئومێدە دەسەڵاتی زۆنی سەوز ویستی ئەم جارەکە هەرەوەنە بیستی کە فەرمانبەران بە تایبەتی مامۆستایان کە یانێ بچینە سەر جادە و داوای مافی خۆیان کرد یەکسەر ئەعلانی کردوتی من لە پشت ناڕزایەکانی مامۆستاوە بم ئەمەش هەنگاوێکە تەنها کە زۆنی سەوزواتەیەتی ئەوێ لەوێەوە تەوازنخوای خۆی بەرامبەر بە پارتی پیشان بەوە تەوازنخوای خۆی ڕاگرێت و پێگەی خۆی پێ تونکات و بڵێەوە من لە پشت ناڕزایەتەکانی خەڵکەوەم ئەگەر یەکێتی یان دەسەڵات لە زۆنی سەوزە لەوە بواە کە بژێوی کە موچەی خەڵکی بۆ گرنگە ئەمەنەی داهات و پارە هەیە ئەمەنەی تەنکەرە نەود بەڕێ کردووە کە بە پارێکی زۆر واتە بودجەیەکی زۆر پارێکی زۆر وەرئەگرێ و پارەی داهاتی دایرەکانی کەی لە ئەیتوانی هەر بەوە لایە لە خەڵک کاتەوە هیچ نەبایە نوێ موچەیەکی باە بە خەڵک مامۆسایانی ڕازی کردە بۆی جارێکی تر دەرگای مەکتەبەکان دانەخرێتەوە فەرمانگەکان و خەڵک کە ئەچێ معاملەیەکی هەیە کارێکی هەیە لە فەرمانگەکان شەلەن نەهێنێ بتوانێ بێکاری خۆی بکە فەرمانبەرەکان دەست نەنێن بەڕوویەوە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ کێشمەکێشی بینی یەکێتی و پارتی کێشمەکێشەکانی خۆی لێرەوە یەکێتی ئەوێ کۆتایی پێبێنە و لەگەڵ پارتیە پێگەیەکی زیاتر وەرگێ وەزارەتێکی زیاتر وەرگێ واتە یان ئەوە تا مەسەلەن چاوی لە سەرۆکایەتی هەرێم بێ لە سەرۆکایەتی حکوومەت بێ لەمەوە کاری بۆ بکە وەریگرێ بەداخەوانەیە کە ئەمانەش هەمووی جێ قوبوڵ نییە لەلایەن خەڵکەوانەیە بەمە کۆتایی نایە ئەمە کارێکی بێ کۆتاییە بەڕاستی قابلی قوبوڵ نییە لەلایەن خەڵکەوە کە یەکێ لە دەسەڵاتەکان بێت بڵێ من لە پشتی ئەوەیەم خەڵکێکی زۆر ئەسڵ خەڵکێک چووە پشتی ناڕزایەتیەکان بەڵام خەڵکێکی زۆریش نەچوو لەبەر ئەوەی کە یەکێتی خۆی هێنایە پشت ناڕزایەتیەکانی خەڵک لە لایەکی کەشەوە بەڕای من ئەوێ حتا چمکی ناڕزایەتەکان لە خەڵک وەرگێتەوە ئەجینا هیچی تر نییە لایەنێکی تر ئەکە پرسی موچە ئایا موچە دێت نەهات موچەی 3 مانگ بەر لە ئێستا کەی وەردەگیرێت یەک بووەتە بابەتێکی هەمیشەی لە کۆمەڵگەی کوردستاندا بە بۆچوونی ئێوە ئەم گرفتە چۆن چارەسەر دەکرێت و موچەخۆران لە مانگی خۆیدا موچەکانیان وەرگرن ئەمە کێشەیەکی نەبراوەیە بێحەلە ئەگەر بگەڕێنەوە بۆ 11 ساڵ پێش ئێستا سەرەتای کێشەکانی نێوان حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستان لە ئەخیری
هەر لەواچێ ئەم هەرێمی کوردستانە موچەخۆرەکانی مانگی 10 و 11 و 12 پێوەنەیە لە ساڵی 2013 لە مانگی دەوە دیسانەوە عەرقەلە کەوتەوە ناو موچەیان موچێت و موچە نایە ئەوەی بیرمان بێ لەو کاتەوەیە اینجا هەر لەو ساڵەشە ئیتر کە هاتینە 2014 داعش هاتە ناوەوە ئەوە بوو ناسەقامگیری سیاسی و بارێکی ئالۆس کە هاتە هەرێم و هاتە عێراقەوانێ ئەمە هەموو کێشە بوون بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەوەنەی تر موچەکانیان دواکەوێ اینجا هەر لە ساڵی 2007 هەموو بیرمانە کە ئەو کاتە سەرۆکی هەرێم مەسعود بەرزانی بوو ئیعلانی ڕێفراندۆمی کردوتی من ڕێفراندۆم ڕاگەێنم و خەڵک بێت یعنی دەنگان بکەین بۆ ڕێفراندۆم بۆ جیابوونەوەی بەحساب بۆ جیابوونەوەی کوردستان لە عێراق کەوانە بوو هەر دەنگانێ بوو بۆ ڕێفراندۆم ئەمەش بۆ خۆی کارێکی گەورەی کردە سەر موچەخۆر سەر هەرێمی کوردستان کە ئەوە بوو کەرکووکیان لێسەنینەوە ئەوە بوو کە ئەمان چەنەهای چەند ساڵ بوو لە 2004 و 2023ەوە تقریباً بە هەوەسی خۆیان لە کەرکووک لە چاڵە نەوتەکانی کەرکووک بۆسی خۆیان نەوتیانە فرۆشت بەبێ ئەوەی کە هیچ پارێک بگەڕێنەوە بۆ حکوومەتی ناوەند بەوسی خۆیان قاچاقچێتیان پێوە ئەکرد ئەمەش فرسەتێ بوو بۆ حکوومەتی عێراق کە دەستی گرتەوە بەسەر چاڵە نەوتەکانی کەرکووکە و ئەمەشی لێسەنەوانێ ئیتر ئەمە حکوومەتی عێراق وەکو حەقلێکردنەوەی بەڕای من لەوە ئەچێ مەسەلەن لێرەیە زۆرترینی ئەم بەڵایە زۆرترینی کە سەر شانی موچەخۆر و موچەخۆر باجەکەی کاتەوە موچەخۆر ئیتر بەڕاستی هیچ کاتێک لە مانگی خۆیان و لە کاتی خۆیان موچەی خۆی وەرنەگرتووە نەیتوانیەوە بە ئاسوودەی بژی نەیتوانیەوە بژێوی خۆی بە باشی بەڕێوە بەرێ ئەمەش هەمووی لە سایەی دەسەڵاتی کوردیەوە بوو کە تاکو ئێستا ئەم کێشەیە بەردەوامە لەبەر ئەوەی ئەمانە داهات تەسلیم ناکەن داهاتێکی زۆری ئەو دایرانە هەیە کە هەر هەمووی پارێکی زۆریان دەستەکەوێ و خەڵک تەبعا چێ بۆ هەر دایرێک وەرکارێکیە بێ ئەکید بۆ ئەو دایرانە کە داهاتیانە هەیە پارێکی زۆرێن ئەمە کەس نازانێ بۆ چۆچێ ئەمە جگەلەوەی کە قاچاقچێتی بەتەنکەرێنەوەتەوە ئەم پارێش هەر کەس نازانێ ئەچێ بۆ چۆ چەنهای چەند ساڵە لە 2000 و ئەوەی هیچ لە نەوەکانەوە بەڵام لە بەعکیدی لە دوای 2023ەوە کە خەڵک چی پارەی تەقاعودی یاوە کە تەقاعودی ئەو مۆزەفەی کە پارەی تەقاعودی لێ بڕێ بە هیچ شێوەیە حکوومەت لە هیچ شوێنێکی دنیاە بۆی نییە دەستبا لە پارەی تەقاعودەوە چونکە پارەی خۆیەتی لێی ئەبڕن ئەم پارەیە ئەبێ بچێت سنووقێک و سنووقێکی هەبێ ئەم سنووقەژ نەماوە یعنی حکوومەتی عێراقی حکوومەتی ناوە لەوانەیە بە هەردوو دەستپێشێ بەس پارەی تەقاعودی بۆ چۆچێ خانەنشین بۆ چۆچێ چونکە خانەنشین وەکو ئەوە وایە چۆنەڵێ بردوو شەیتان دەستی لێ ئەڵەگرێ فەرمانبەریش کە لە سنووقی خۆیان بنشینی پارە خۆی لێوەرگرێ ئەمەش دەستکاری لێک دەستی بۆ براوە ئەمەش تەعدای لێکراوە لە لای دەسەڵاتی کوردیەوە لەبەرەوە بەڕاستی ئاڵۆزیەکان بەرامبەر بە موچە ڕیشەی داکوتاوە هەروە ئاسان نییە لەبەر ئەوە بێ موچە خۆر بە هیچ شێوەیە لە مافی خۆی وازە مافی خۆی نێنێ ئەبێ سەگرتووە لە 2023 سێ موچە وەستاوە نەبوو دیسانەوە یعنی تۆ بە باڵای موچە خۆر بڕاوە هەموو ساڵێ سێ موچە کەس نێزانێت چی لەکەی بۆ کوێی ئەبەی لە کاتێکا حکوومەتی عێراقی تەنها داواکاری ئەوەیە کە ئەڵێ تۆ داهات بنێرە نازانم بڕەکە چەنە ئەڵێ تۆ ئەمەنە بنێرە بڕە زۆرەکە سەر حکوومەتی عێراقی و عێراقیەکەم چونکە حکوومەتی عێراقی قە دەست لەمانە بشووە هەقە دەستیان لێڵگرێ واز لەمانە بێنێ و خۆی بەرپرسیارەتی موچەی موچەخۆری کوردستان هەڵگرێ وەکو موچەخۆری عێراق مادەم ئەڵێ کوردستان سەربەخۆ نیە لەژێر دەستی منایە هەقەواز لەمانە بێنە ئێمە هیچ ڕازی نین بەم دەسەڵاتە موچەمان باتێ و هیچ شتێکمان بۆ بکە هەمووی بچێتەوە ژێر دەستی ناوەند و خۆی موچەمان باتێ قسەیەکی تر لەسەر ناڕەزایەتیەکان بکەین بایکۆتی مامۆستایانیان ئەو خۆپشاندان و ناڕەزایەتیانەی تر کە فەرمانبەران و خانیشان ئەنجامیانەدا
لە ساڵانی ڕابردووە وێڕای بۆ نمونە بایکۆتی پێنجمانگی مامۆستایان وێڕای زۆر لە شێوەی خەبات و ناڕەزای دەربرینی تر نە ئەگەیشتن بە دووە ئامانجی ناڕەزایەتی دەربڕینەکانیان یان لانی کەم مەسەرەن ڕەنگە هەندێک دەستکەوتی بوو بێ بەڵام ئەوەی کە موچە لە کاتی خۆیدا بێت ئەمانە پێی نەگەیشتن بە بەچوونی ئێوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ناڕەزاتیەکانی ئەم دەورەیە بێدەستکەوت نەبن ئەوەی کە بەڕاستی کە ئامانج و ئەنجامی ڕوون نەبوو خۆپیشاندان و ناڕزایەتێ بەردەوامەکان بە تایبەتی لە 2023 ئێمە تا مانگی 2024 واتە 5 دانە مانگی ڕێک خەڵک هەموو یەکشەمەیەک و ڕۆژانی تریش تەبعاً ناڕزایەتی هەر هەبوو بکەم تا زۆر ئێمە لەسەر جادە بووین داوای بەڵام شێوەی داواکردنی مافەکانمان شێوەی ناڕزایەتی خۆپیشاندانەکانمان ئەکید هەڵەیتیایە ئەکید ئێمە ئەگەر هەربێن هەموو ڕۆژێ خوای ئەکرد 100,000 کەس دەچوە سەر جادە ئەرکەکەی کارەکەی ئێمە هەر ئەوە بێ بچینە بەر تەربیە خۆ هەر تەربیە نییە هەر مامۆستانیە کە بێموچەیە خۆ لەسەر جادە هەر مامۆستای لێ نییە وەلو مامۆستا زۆرترە من هیچ لە شەئن و لە هیلاکی لە پێگەی مامۆستا کەم ناکەمەوە لە موقعی ئەوان و لە شێوەی ناڕزایەتی ئەوان و داخستنی دەرگای خوێندنگاکان کەم ناکەمەوە بەڵام لە هەمان کاتا خانەنشین تیا بوو فەرمانبەری تیا بوو کاسبکاری تیا بوو هەمووی ڕێچکەی سەر جادەی گرتەوە بەڵام شێوەی کارەکەمان خەڵەت بوو ئێمە ئەچوینە بەر تەربیە لێەوە بە پێ هەموو ڕۆژێ هەڵمان کوتاوە ماوەیەکی زۆر چەند کیلۆمەترمان بڕیەوە بە سەرما و گەرما چوینەتە شوێنێک لەبەر پەروەردەی ڕۆژ ئاوا وەستاوین بەڕاستی من زۆر جار وتومە بابی جان ئەم شێوە لە یاغیڕاس نانانگەیەنێ بە ئەنجام هیچمان دەست ناکەوێ موچەکانمان ڕاست ناکرێتەوە شێوەی ئاعترازەکەمان ئەبێ بگۆڕین ئێمە چەنەها دائیرەمان هەیە داهاتی هەیە ئێمە زۆر بووین ڕۆژی واه بۆ گەیشتوینەتە 9,000 کەس هاوارم کردووە بابی جان بە هەر 500 کەسمان 1000 کەسمان بچینە بەردەمی دەرگای دائیرەیە کە داهاتی هەیە بیگرین حەقی پارەمان نەبێ پەلاماری پارە نین هیچ شتێکی خراپ نەکەین هیچ چۆنە بەردەباران نەکەین شتی خراپ نەکەین بەڵام بە دەرگای دائیرەکانی کە داهاتی هەیە بیگرین بڵێن ئەم پارانە ئەم داهاتێکێتە ئەم دائیرانە ئێمە ناڵین بڕواتە دەرەوە ئەبێ بزانین بۆ چۆچیە معنای نییە دایری کارەبا بە ڕۆژانە بە ملیۆنەها دیناری لێچێتە دەرەوە بەڵام فەرمان بەرەکەی بە سێمان مەعاژۆر ناگرێت دایرەکانی تر مرور ئەم هەموو پارەیە هەرچی نەچێ بۆ مرور چەنەها جار زۆر جار لە مقابلەکانە باسم کردووە کە مرور خاوەنی چەند داهاتە بەڵام مرورەکە ئەیەتە سەر جادە بەسکی برسی بە مناڵی برسی بە سفرەی بەتاڵی یەتە سەر جادە بۆ ئەوەی کە ژیان و سەلامەتی خەڵک بپارێزێ بە بێنموچەیەک ئاخر ئەم هەموو داهاتە ئێدە باشە هەر مرورتۆرە بەڕێوەبەرایەتی مرورتۆرە خۆ موچەی خەڵکی خۆبە وەرە داگیریکە بەڕێوەبەرایەتی وەیە داگیریکە بڵێ من ڕازی نیم پارەکەم بڕواتە دەرەوە با مدیر عام و مدیرەکانی بەشەکانی کارەبا دێ بڵێ من نایڵم پارەکە بڕواتە دەرەوە من فەرمانبەرەکەم بە گیرفانی خۆی و بە پارەی تەکسیە ئیش بۆ منەکە ئەخر خۆ دایرەی کارەبا و مرور و ئیقامە و ئاو هەموو ئەو دایرانەی تر و خوێندنگاکان ئاخر خۆ فەرمانبەرەکە بە خۆڕایی نایە بۆ کار ئاخر خۆکاری خەڵک ئەگەر فەرمانبەر نەبێ هەروە بە خۆڕایی ناڕوا بەڕێوە ئەگەر مەحاسیب نەبێ ئەگەر مهندس نەبێ ئەگەر ئیداری نەبێ ئەگەر ئەوانەی تر نەبێ کار چۆن ئەڕوا بەڕێوە ئەخر لەم شارەیە کار بەڕێوە ئەڕوا لە کوردستانە بڕاکار بەڕێوە ئەڕوا بەڕاستی من هەر خۆم کە ئەیبینم ئەمە هەموو خەڵکە کە ئەچێ خەڵکێکی زۆر زۆرەیە قەرزاری پارەی ئەو کارەبانیە قەینا خەڵکێکیش هەیە پارەی ناوە بەڵام خەڵکێکی زۆر پارە ئەڵێ بابە سەرما کۆنە بێتەوە خەڵکێکی زۆر هەیە خەلەلێکی بەسیتی ئەبێ یان ئەوە تا خانوێ دەفرۆشێ مڵکێکی ئەفرۆشێ بە ملیۆنان بە 3-4 ملیۆن دینار پارەی لێ ئەسەنن هی ئاو و کارەبا و هەرچی لەلایەک چونکە پارەی زۆری لایە بەعزێن یا من هەر خۆم پرسیاری دووهۆک و هەولێرم کردووە وەکو کەسێکە لە کارەبایە کارەکەم وتومە لە هەولێر و دووهۆک لە زاخۆ خەڵک پارەی کارەبایە ئەسەڵە هەر قەرزار نییە لەوێ لە دووهۆک و ئەمانە ناڵی داهاتی کارەبانیە من بۆ ناتوانم کارەبا بکەم بە 24 ساعت یاوەرە
ئەم هەموو پارە ئەی بۆ چووەچێ فەرمانە ئەبێ لەسەر ئەمانە کارکە ئەبێ لەسەرەوە کارکە پاری داهات نەڕات دەرەوە لە فەرمانگەکان ئەبێ بزانێ بۆ چوو ئەچێ اینجا یەک هینی تر هەیە هەنگاوی تر هەیە ئەبێ ئێمە یەکەم بە مانگی ڕاست نەبین چکە ئێمە لە مانگی دوڕێن تا دەو کە کەس نازانێت ڕاستەکەن عاشی دەویان زایەن یاڵێ لە 20 ڕۆژە سێ معاشی زەمان ناکرێ حکوومەتێکی درۆزنە حکوومەتێکی بێباکە حکوومەتێکی گەندەڵە ئەمانە کۆمەڵێ میلیشیان لە دۆخێکە هاتوونەتە ئەم کوردستانە بۆ ئەوە نەهاتون کە ژیانی خەڵک چاکەن ئەمانە تەنها قەیران دروست دەکەن هیچ ئێمەیان بۆ مهم نیە لەبەر ئەوە ئەبێ بە موچەی 10-11 وەرگرین اینجا ئەبێ مانگی یەک بە زەمانەوە بچینە دایرە ئەگەر خەڵک گوێ لە دەنگی من بێ بەڕاستی لە مانگی 12 هەر وەکو ئێستا دەوام بکەین کە ڕۆژە یا 2 ڕۆژ ئەو پەڕەکە دایرەیە بکە کارەبایە وەکو بەعزێ شوێنە کە زەرورە لەبەر خاتری حکوومەت نا لەبەرەوەی کە خەڵک پەکی نەکەوێ بۆ ئەو مەسەرەن خەستەخانەیە نەخۆش پەکی ئەکەوێ ئەمانە قەیناکە لە ڕۆژێکا مۆزەفێ 2 ڕۆژ بچێتەوە کاروباری خەڵک بەڕێبەرێ بەڵام ئەوە نەبێ هەموو ڕۆژێ مۆزەف هەمووی بچێ پێویست ناکە بە دەردی کەسێک کە جۆمان لێ بۆ لە ناڕزایەتەکاناوتی هەر لەگەڵ موچەی لەمەولا موچەی فەرمانبەر و مامۆستا 5 ڕۆژ دواکە و یەکسەر دەرگادا خەو بڕۆ دەرەوە ناترسین لە چی بترسینەوە زیاتر چیمان لێکە تەرفیعمان نییە هەندانمان نییە مکافەئەمان نییە بژێویمان نییە بازارمان نییە ئەچیتە بازار خەفە دەخۆین ئەچیتە ڕستۆران و مەطعەمەکان خەفە دەخۆی لەبەرەوەی ئەگەر عەرەب لەم شارەیان نەبووایە ماڵیان ناوا بێ ئەگەر ئەوان نەبوونایە پارەیان بازار هەر بەتیداخەکەندا خەڵک بێزار بووە لەم ژیانە هەر لێ هاتۆ خەڵک بزە لەسەر لیری نەماوە خۆ ئەمە گاڵتە نیە تۆ مانگێنێ دوانێ ئەسڵەن لە 2024 یەک موچە بە خۆشی نەیراوە یەک موچە لە کاتی خۆیان نەیراوە کولی موچەیە چاوە دەراتەوە و زوخاوە لەسەر بووی هەتا موچە وەرگرتووە ئەڵێ کابرا جەڵتە لێیە ئەچۆن جەڵتە لێنایە دانیشە 2 مناڵ و 3 مناڵ و بابە مناڵێکیە بۆی بەڕێوە ناچێ یان ئەمەی کە وردە ئەم حکوومەتە ئێوێ هەرچی هاتی هەیە خدەماتە ئەوە هیچ خدمگاکانی ئەوەی کە بە کەڵکتی باری تەندروستیە وردە هەمووی کردووە بە تایبەت هەتۆ بێ ڕێ بەمانەرگری ئەبێ ڕێ بکری ئەی حکوومەت ئەی تۆ خۆ ناو حکوومەت ئەی پەرلەمانە هەیە ئەی دەستی خەڵکی بڕی هەمووی هاودەنگیە هەرچیە بینی پەنجەی مۆرە ئێمە بۆ دەنگیاننا غێر بۆ ئەوەیە کە بژێویان هەبێ غێر بۆ ئەوەیە کە ژیانیان چابێ کە ژیانێکی خۆش بژین چیمان لە خەڵک کەمترە چیمان لە وڵاتان کەمترە بابیان هەر عیبرەتی سووریا بیانگرێ 50 ساڵ ماڵی ئەسەد سووریایان بەڕێوە برد باشە ئەوەتە عاقیبەتەکەیان ئەمەیە هەر کەسێکیان لەو دەسەڵاتە بەردەمی خەڵک کرێ لە دووپەتیەکەن هەر هیچ نەبێ عیبرەتی ئەوە ببینن کە سبەینێ خەڵک ڕەحمیان پێ ناکە بەڕاستی خەڵک ڕەحمیان پێ ناکە لەبەرەوە ئەبێ ئەم جارە ئەگەر ناڕەزایەتیە ئەبێ خۆمان ڕێخەین ئەبێ بەرەو ئەو کۆنگرە و ئەو ڕێکخراوانەی کە دروست ئەبێ بۆ ناڕەزایەتی لە دەوریان بۆ بینەوانێ بچینە ژێر چەترێکەوە هەمومان ئەم جارە بە بەرنامە ناڕەزایەتی ڕاگەیەنین نەک ئەوەی کە وەکو ساڵانی پێش و هەرچین لە شوێنێکا بۆستین وا بزانین هاتووین بۆ ئیشمە ئەمەیان بڕوا و تۆزێ دڵی خۆمانەکەین و ئەڕۆینەوە ماڵەوە بەڕاستی ناڕەزایەتی وانە بەڕاستی سیاسە دوانابێ ئەمانە ئەبێ زۆر بە شێوەیەکی سیاسیانە بە شێوەیەکی ڕێکخراوەیی جارێکی تر ئێمە بینەوە سەرجادە و بزانین چی ئەەکەین و چۆن ئەمانە دەستکورد دەکەینەوە لەم وڵاتێ ئەبێ دەستیان کورد بکەینەوە ئەبێ ئیتر نێڵین ئەمانە بە هەوەسی خۆیان یاری بە ژیان و گوزەران و بژێوی ئێمە و ماڵ و مناڵمان بکەن